بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه وآله أجمعين. اللهم اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقهوا قولي. عزیزانو خوشویستان، سلام و رحمت و مهربانی خوای پروردگارتان لسر بیت. خوشحالم که جارێکی دیکە پێتان دەگەمەوە لە بەرنامەی سەرفرازان. ومێدمان وایە کە ئەو بەرنامانە جێگای ڕەزامەندی خوای پەروەردگار بن و پاشانیش بە بنەمایەی دەرس و پند و سود دێوەرگرتن بۆ هەموو لایەکمان. یەکێکی دیکە لەو کەسانەی کە سەرفراز دەبن، لەو کەسانەی کە لە دنیادا بەختەوەرن، لە قیامەتیشدا کەسانی سەرفرازن، ئەو کەسانن کە سیلەی ڕەحم دەگەێنن و هەروەها پەیوەندی خزمەتی جێبەجێ دەکەن. ئەو کەسانە پاداشتیان لە لای خوای پەروەردگار یەکجار گەورەیە و هەروەها کەسانێکی سەرفرازن. خوای پەروەردگار ئەمرمان پێ دەکا فآتی ذا القربى حقه والمسكين وابن السبيل. خوای پەروەردگار پێمان دەفەرمێ فآتی ذا القربى حقه، ئەو کەسانەی کە لێت نزیکن کە خزم و کەسوکارن حق و مافیان پێ بدە و هەروەها حق و مافیان جێبەجێ بکات، کە یەکێک لە حق و مافی خزمایەتی بریتیە لە سەردان و هەروەها جێبەجێکردنی سیلەی ڕەحم. انجا خوای پەروەردگار دەفەرمێت ذلك خير للذين يريدون وجه الله. ئەوە کە یەکێک لە سیفەتەکانیان جێبەجێکردنی پەیوەندی خزمەتیە و هەروەها هاوکاریکردنی کەسانی نەدار و کەسانی ڕێبوارە. خوای گەورە دەفەرمێ ذلك خير، ئەوە چاکتر و باشترە بۆ کێ؟ للذين يريدون وجه الله، بۆ ئەو کەسانەی کە مەبەستیان ڕەزامەندی خوای پەروەردگارە و ئولئیک هم المفلحون، و ئەو کەسانە سەرفراز دەبن کە ئەوە سیفەتیانە کە یەکێک لە سیفەتەکان خوای گەورە کە بۆمانی باس کرد فەرمووی ئەو کەسانە پەیوەندی خزمەتی دەگەێنن و هەروەها حەق و مافی خزمەتی جێبەجێ دەکەن. ئەو کەسانە باشتر و چاکتر و خێرە بۆ ئەو کەسانە ئەوە جێبەجێکردنی پەیوەندی خزمەتی و ئەو کەسانەش کەسانێکی سەرفراز دەبن و سەرفرازن. بۆیە خوای گەورە پێمان دەفەرمێ واعبدوا الله ولا تشركوا به شيئا. خوای پەروەردگار بە تاک و تەنهایی بپەرستە ئەی ئینسان هاوبەشی بۆ بڕیار نەدەی. وبالوالدین ئیحسانە، ئەنجا لە دوای پەرستنی خوای گەورە خوا فەرمانمان پێ دەکات لەگەڵ باوکو و دایکماندا چاکەکار بین. ئەنجا لە دوای باوکو و دایک وبذی القوربا، خوای پەروەردگار دەفەرمێت لەگەڵ ئەو کەسانەی کە نزیکن، ئەو کەسانەی کە خزمن، ئەو کەسانە چاکەکار بە لەگەڵیاندا و لەگەڵیاندا چاک بە. جا یەکێک لە چاکەکان ئەوەیە کە ئینسان پەیوەندی خزمەتی بگەێنێت و سیلەی ڕەحم بەرامبەر بە خزم و کەسوکاری جێبەجێ بکات. لە دوای پەرستنی خوای گەورە ئەنجا خوای گەورە فەرمانمان پێ دەکات لەگەڵ باوکو و دایکماندا چاکەکار بین. لە دوای باوکو و دایک پەیوەندی خزمەتیە و چاکبوونە لەگەڵ خزمەتی و لەگەڵ کەسوکارتدا و ئەو کەسانی کە لێت نزیکن. لفرمایشتی صحیح دا که امام مسلم روایتی دکا بومان پیغمبر صلی الله علیه وسلم دفرمی الرحم معلقة بالعرش، رحم و بەزەیی بەسراوەتەوە بە عەرشی خوای پەروەردگار. جا ڕەحم و بەزەیی بە زمانی حاڵ چ دەڵێت؟ من وصلني وصله الله، ئەو کەسەی من بگێنێت خوای پەروەردگار دەیگێنێت بە ڕەحم و بەزەی خۆی و بە لێخۆشبوونی خۆی و بە ڕەزامەندی خۆی. ومن قطعني قطعه الله، بەڵام هەر کەسێک من بپچڕێنێ سیلەی ڕەحم دەڵێت خوای پەروەردگاریش لە ڕەحم و بەزەی خۆی و لە چاکەی خۆی دەیپچڕێنێت. کەواتە ئەو کەسەی پەیوەندی خزمەتی و سیلەی ڕەحم دەگەیەنێت خوای گەورەش دەیگێنێت بە ڕەحم و بەزەی خۆی و خوای گەورەش ڕەحمی پێ دەکا. کەواتە ئەو کەسە سەرفراز دەبێ و عاقبەت خێر دەبێت. بەڵام ئەو کەسەی بیپچڕێنێت ئەو کەسەش بەڕاستی لە ڕەحم و بەزەی خوای گەورە دوا دەکەوێت و دەپچڕێت و خوای پەروەردگار ڕەحمی پێ ناکات. بۆیە چاکبوون لەگەڵ خزم و کەسوکار و ئەو کەسانی کە لە ئینسان نزیکن دەبێتە مایەی هاوکاری و یارمەتی خوای پەروەردگار و دەبێتە مایەی سەرفرازی بۆ ئینسان. محەممەد ڕاتب نابولسی شتێکمان بۆ باز دەکات بەسەر هاتێک دەفەرمێ پیاوێک ئامۆزایەکی دەبێت، ئەو ئامۆزایی کاتێک کە دەمرێت قەرزێکی زۆری لەسەرە، بەڵام منداڵەکانی دەسەڵاتیان نابێت کە ئەو قەرزانی بۆ بدەنەوە. بۆیە ئەو پیاوە هەڵدەستێت قەرزەکانی ئامۆزاکەی دەیداتەوە. کاتێک کە لە منداڵەکان دەپرسێت چەند قەرزدارە، دەڵێن ئەوەندە و میقدارێکی زۆر قەرزدارە، هەموو قەرزەکانی بۆ دەداتەوە. ئەو پیاوە سوێن دەخوا دەفەرمێت سوێن بەخوای پەروەردگار، سوێن بە ئەڵڵا، کەلوپەلێکم هەبوو لە ماڵەوە
کە چەند ساڵ بوو ئەو کەلوپەلە بازرگانیە کەس لێی نەدەپرسی نەدەفرۆشە بەڵام دوای ئەوە کە قەرزەکانی ئەو ئامۆزایەمدایەوە دەفەرمەیە بازاڕی ئەو کەلوپەلەم پەیدا بوو چەندە قەرزم بۆ ئەو خزمەیەمدا بووە ئەوەندە ئەو کەلوپەلەی من قازانجی کرد کە تا ئێستا کەس لێی نەدەپرسی و پارەی نەدەکرد بێنەرخ بوو هیچ ینی بازاڕیش کا بوو هیچ پارەی نەدەکرد دوای ئەوە خوای پەروەردگار هەموو شتێکی لەلا کون فەیەکونە و لەلای ئاسانە هەر کەسێک هاوکاری و دەستگیرۆیی خەڵکە خزم و کەس و کارێ بکات خوای پەروەردگار ئاوا دەستگیرۆیی دەکات و ئاوا هاوکاری دەکات دەفەرمێت چەندە قەرزەکەی بۆ دایەوە ئەوەندە لەو معاملە و کڕین و فرۆشتن و بازرگانیەی لەو کەلوپەلەیدا قازانجی کرد ئەوە یارمەتی خوای پەروەردگارە بۆ ئەو کەسانە کە سیلەی ڕەحم دەگەیەنن هەر کەسێک سیلەی ڕەحم بگەیەنێت خوای پەروەردگار سەرشۆڕی ناکات و خوای پەروەردگار عاقبەت خێری دەکات تووشی خراپە نابێت کاتێک پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ئاشکەوتی حێرا دەگەڕێتەوە و وەحی بۆ دێت یەکەم جار دەترسێت کە جوبرائیل دێ وەحی بۆ دێنێت دەچێتەوە با دایکمان خەدیجە دەڵێت دامپۆشن بەڕاستی تووشی زیان بووە دایکمان خەدیجە چی بە ڕسول الله دەفەرمێت صلی الله عليه وسلم دەفەرمێت کەلا والله لا يخزيك الله أبدا نەخێر هەرگیز خوای پەروەردگار ئەتۆ سەرشۆڕ ناکە ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆچی چونکە دەفەرمێ ئەتۆ إنك لتصل الرحم یەکێک لە سیفەتەکانت ئەوەیە کە سیلەی ڕەحم و پەیوەندی خزمەتی دەگەیەنی کە هاوکاری خەڵک دەکەی کە دەستگیرۆیی لە قەوماوان دەکەی کە ئەتۆ بە دەم خەڵکەوە دەچی احتیاج و پێداویستی خەڵکی جێبەجێ دەکەی پەیوەندی خزمەتی دەگەیەنی فەرمووی نەخێر سوێن بەخوا خوای گەورە ئەتۆ سەرشۆڕ ناکات دایکمان خەدیجە چەند زانا بووە ئەو سیفەتانە کە لە ڕسول الله صلی الله عليه وسلم بەدی دەکات کە لە پێغەمبەردا هەبوون دەزانێت بەهۆی ئەو سیفەتانەوە خوای گەورە ئەو کەسانە سەرشۆڕ ناکات کەواتە ئەو کەسەی پەیوەندی خزمەتی دەگەێنێت چاکەکارە لە بەرامبەر خزم و کەس و کاریدا دەبێتە مای ئەوەی کە خوای گەورە هەرگیز تووشی خراپەی نەکات وە لە زۆر خراپە بیپارێزێت و هەروەها دەستگیرەوەی هاوکاری بکات پەیوەندی خزمەتی و سیلەی ڕەحم دەبێتە مایەی زیادبوونی ڕزق و ڕۆزی و هەروەها تەمەن درێژی و تەمەن پڕخێر و بەرەکەت بوون پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆمان باز دەکات لەو تاعەت و عیبادەتە و لەو گوێڕایەڵیەی کە ئینسان دەیکات لەو عیبادەتانەی کە هەر لە دنیادا ئینسان پاداشتەکەی دەبینێتەوە ئەوە یەکێک لەوانە بریتیە لە چی؟ بریتیە لە گەیاندنی پەیوەندی خزمەتی دەفەرمێ حتا وەکو ئینسانی وا هەیە خوای پەروەردگار ماڵ و سەروەت و سامانی زیاد دەکات منداڵی زیاد دەکات بەهۆی چی؟ بەهۆی ئەوەی کە سیلەی ڕەحم جێبەجێ دەکات و پەیوەندی خزمەتی دەگەیەنێت ئەنجا دەفەرمێ هەر ماڵێک پەیوەندی خزمەتی بگەیەنێت واتە ئەندامانی هەر ماڵێک پەیوەندی خزمەتی بگەیەنن ئەو ماڵە هەرگیز تووشی احتیاجی و تووشی فەقیری نابن خوای پەروەردگار ڕزق و ڕۆزیان زیاد دەکات بۆیە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم من أحب أن يبسط له في رزقه هەر کەسێک پێی خۆشە ڕزق و ڕۆزی زیاد بێت بەرەکەت بکەوێتە ناو ماڵی بەرەکەت بکەوێتە ناو ڕزق و ڕۆزی دەفەرمێ هەر کەسێ پێی خۆشە بەرەکەت بکەوێتە ناو تەمەنی و تەمەنی درێژ بێ فەلیەصل ڕەحیمە با سیلەی ڕەحم و پەیوەندی خزمەتی بگەیەنێت ئەو کەسە دوشتی دەست دەکەوێت ڕزق و ڕۆزی زیاد دەبێت و تەمەنی پڕخێر و بەرەکەت دەبێت کە تەمەن درێژ بوون بەو معنایەیە کە تەمەنی ئینسان پڕخێر و بەرەکەت دەبێت ئینسانی وا هەیە 50 ساڵ تەمەنیەتی بەڵام چوار چاکەی لە تەمەنی خۆیدا پێشەگنای و نەیکردووە ئینسانی واش هەیە 30 ساڵ تەمەنیەتی بەڵام بەدەیان و بە هەزاران چاکە و سەروەری تۆمار کردووە و هەیەتی دوو کەس کە لە ساڵێکدا تەمەنیان هەیە و دوو کەس کە دەژین لە ساڵێکدا و چەند ڕۆژێک بەسەر دەبن ئەو کەسەی کە زۆر چاکە دەکات مانای وایە تەمەنی درێژ بووە و تەمەنی پڕخێر و بەرەکەت بووە بەڵام ئەو کەسەی کە 50 ساڵ تەمەنیەتی هێشتا 50 چاکەی نەکردووە مانای وایە تەمەنی بەفیڕۆ چووە ئەوەیە تەمەن پڕخێر و بەرەکەت بوون و هەروەها تەمەن درێژ بوونی ئینسان واتە ئینسان تەمەنی پڕخێر و بەرەکەت دەبێت بەهۆی پەیوەندی خزمەتیەوە بۆیە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم صلة الرحم وحسن الجوار أو حسن الخلق دەفەرمێ جێبەجێکردنی سیلەی ڕەحم و گەیاندنی پەیوەندی خزمەتی و هەروەها چاکبوون لەگەڵ دراوسێ و ڕەوش جوان بوون پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم يعمران الديار ويزيدان في الأعمار چی بۆ ئینسان دەکەن پاداشتەکەی چییە؟ ئەوەیە کە کۆمەڵگا ئاوادان دەکەنەوە
ئەوەیە کە کۆمەڵگایەکی باش و ڕێک و پێک و چاک دەبێت لەگەڵ یەکتریدا پەیوەندیان لەگەڵ یەکتردا باش دەبێت دەبێتە هۆی ئاوەدانی بۆ ناو کۆمەڵگا و هەروەها تەمەن و عمری ئینسانیش زیاد دەکات و درێژ دەکات واتە تەمەنی ئینسان پڕخێر و بەرەکەت دەبێت بەهۆی چیەوە بەهۆی جێبەجێکردنی پەیوەندی خزمەتیەوە. ئەبی زەر بۆمان دەگەڕێتەوە کە فەرمایشتێکە صحیحە دەفەرمێ ئەوصانی خەلیلی بخصال من الخير دەفەرمێ خۆشەویستەکەم کە رسول الله صلى الله عليه وسلم منی ئامۆژگاری کردووە بە چەند سیفەتێکی زۆر خێر و چاک. یەکێک لەو سیفەتە خێرانە کە باسی دەکات پێغەمبەر صلى الله عليه وسلم کە ئامۆژگاری ئەبی زەر دەکات بۆ ئێمەشە بۆ ئومەتەکەیەتی بۆ هەموو مسلمانێکە کە خۆی بە ئومەتی ئەو پێغەمبەرە دەزانێت صلى الله عليه وسلم دەفەرمێ ئەوەیە کە ئەن ئەصیل ڕەحیمی وئین ئەدبەرەت ئەوەیە کە پەیوەندی خزمەتی بگێنم لەگەڵ خزمەکانمدا سیلەی ڕەحمن جێبەجێ بکەم ئەگەر تەنانەت ئەوانیش لە بەرامبەر بندا خراپ بن و پشت لە من کەن و پەیوەندی خزمەتی لەگەڵ مندا جێبەجێ نەکەن. ئەوە ئامۆژگاری پێغەمبەرە صلى الله عليه وسلم ئەوە ئامۆژگاریە بۆ ئێمەش ڕووی لە ئێمەشە کە پێغەمبەر صلى الله عليه وسلم ئامۆژگاریمان دەکات بە جێبەجێکردنی پەیوەندی خزمەتی. ئەنجا گەیاندنی پەیوەندی خزمەتی و جێبەجێکردنی سیلەی ڕەحم هۆکارێکی گرنگە بۆ چوونە بەهەشت هۆکارێکی سەرەکی و ڕئیسیە بۆ چوونە بەهەشت و بۆ ناز و نیعمەتی خوای پەروەردگار و بۆ شادبوون بەو ناز و نیعمەتێک کە خوای گەورە لەناو بەهەشتدا بۆ ئینسانی ئیمانداری ئامادە کردووە. با گوێ لەو چەند فەرمایشتە لەو چەند ئاەت و لەو چەند فەرمایشتەی پێغەمبەر بگرین صلى الله عليه وسلم بۆمان ڕوون دەبێتەوە کە جێبەجێکردنی سیلەی ڕەحم هۆکارێکی گرنگە بۆ چوونە بەهەشت. خوای پەروەردگار دەفەرمێت والذین یصلون ما أمر الله به أن يوصل ئەو کەسانەی کە ئەوەی کە خوای پەروەردگار ئەمری کردووە لە پەیوەندی خزمەتی و چاکبوون لەگەڵ خزم و کەسوکاردا ئەو کەسانە دەیگێنن ويخشون ربهم ويخافون سوء العذاب ويخشون ربهم ويخافون سوء الحساب ئەو کەسانەی کە لە خوای پەروەردگار دەترسن و لە لێپرسینەوە دەترسن و هەروەها خوای پەروەردگار چەند سیفەتێکی دیکەی ئەو کەسانە باز دەکات لە دوای باسکردنی سیفەتەکانیان کە یەکێک لە سیفەتەکانیان ئەوەیە پەیوەندی خزمەتی دەگەێن و چاکەکارن لەگەڵ خزم و کەسوکاریاندا پاداشتەکەیان چییە؟ خوای گەورە بۆمان باز دەکات ئولائیکە لەهم عوقبە الدار ئەو کەسانە سەرنجامێکی زۆر باشیان هەیە ئەو کەسانە شوێنێکی زۆر چاکیان هەیە لەکوێدا خوای گەورە دەفەرمێ جەنات عەدن یەدخولونەها بەهەشتێکە کە تێیدا دەمێننەوە بە هەتا هەتایی دەچنە ناوی ئەنجا بەهەشتێکی شەکە بەهەشتی تێدامانەوەی هەتا هەتاییە شوێنی تێدامانەوەی هەتا هەتاییە خۆیان دەچنە ناوی ومن صلح من آبائهم وأزواجهم وذرياتهم خۆیان و هەروەها باوکو دایکیان و هەروەها خێزانەکانیان و هەروەها منداڵەکانیان ئەگەر چاکەکار بن دەچنە ناو ئەو ناز و نیعمەتە و بەهەشتەوە خوای گەورە دەیان کاتە قسمەت والملائکة يدخلون عليهم من كل باب فریشتەکانیش لە هەموو دەرگای بەهەشتەوە دەچنە لای ئەو کەسانە و سەلامیان لێ دەکەن لە دەرگاکانی بەهەشتەوە لە دەرگای ماڵەکانیانەوە لە ناو بەهەشتا دەچنە لای ئەو کەسانە و سەلام لەو کەسانە دەکەن چیان پێ دەڵێن سەلام عەلەیکم پێیان دەڵێن سەلام و ڕەحمەت و خوای گەورەتان لەبێت سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای گەورەتان لەبێت ئاشتیتان لەسەر بێت دڵنیابن ئێرە شوێنی سەلامەتیە ئەو بەهەشتا سەلامیان لێ دەکەن فەریشتەکان بەهۆی چیەوە بما سەبەرتم بەهۆی ئەوەی کە ئارامتان گرت لەسەر ئەو سیفەتە بەرزانە لەسەر دینداریتان لەسەر گەیاندنی پەیوەندی خزمەتیتان کە جاری وا هەیە ئینسان دەبێت دان بخۆیدا بگرێت کە سەردانی زۆر کەس دەکا بەڵام ئەو سەردانی ناکات دانتان بخۆتاندا گرت سەبر و ئارامتان هەبوو یەکێ لە سیفەتەکانتان جێبەجێکردنی پەیوەندی خزمەتی بوو بەهۆی ئەوە خوای گەورە بەهەشتیان پێدەدا و فریشتەکان سەلامیان لێ دەکەن فەنیعمە عوقبە الدار خوای پەروەردگار دەفەرمێ بەڕاستی ئەوە چاکترین سەرنجام و چاکترین شوێنە کە ئەوڕۆ ئەو کەسانە لە بەهەشدا لە ژێر سایەی ناز و نیعمەتی خوای پەروەردگار دەدەحەسێنەوە خوای گەورە بەهەشتیان پێ عەتا دەکات ئەو کەسانە یەکێک لە سیفەتەکانیان بریتیە لە گەیاندنی پەیوەندی خزمەتی لە فەرمایشتی پێغەمبەردا صلی الله عليه وسلم کە ئیمامی بوخاری و مسلم ڕیواەتی دەکەن دەفەرمێت ئەعرابیەک دێتە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم پرسیار لە پێغەمبەر دەکات دەڵێت
ئەی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم شتێکم پێ بڵێ کە ئەو شتا لە بەهەشتم نزیک خاتەوە ويباعده من النار و هەروەها لە دۆزەخم دوور خاتەوە شتێکم پێ بڵێ ئەو شتا ببێتە مای نزیکیم لە بەهەشت و دووریم لە جەهەنەم و لە ئاگری دۆزەخ واتە شتێکم پێ بڵێ بمباتە بەهەشت لە ئاگری دۆزەخش دوورم خاتەوە رسول الله چ بەو پیاوە دەڵێت ئەو ئامۆژگاریە بۆ ئێمەشە ئەو پەیامە بۆ ئێمەشە دەفەرمێ تعبد الله ولا تشركوا به شيئا خوای پەروەردگار بە تاک و تەنهایی بپەرستە و هاوبەشی بۆ بڕیار نەدەی هیچ شتێک نەهێنیە ڕیزی خوای پەروەردگار هیچ تایبەتمەندیەکی خوای گەورە نەدەی بە غەیری خوای پەروەردگار ئەنجا وتقیم الصلاة وتؤتي الزكاة ئەنجا نوێژ بکە و هەروەها زەکات بدە ئەنجا وتصل الرحم پەیوەندی خزمەتی و سیلەی ڕەحم جێبەجێ بکە ئەوە هۆکاری چییە هۆکاری چوونە بەهەشت و دووریە لە ئاگری دۆزەخ ئەو پەیام و ئەو فەرمایشتە بۆ ئێمەشە کە ئەو سیفەتانەمان هەبێت ئەوە مای چوونە بەهەشت و دووریە لە ئاگری دۆزەخ لە فەرمایشتێکی دیکەدا کە هەر فەرمایشتێکی صحیحە أبي هريرة بمان دقرته دفرمي قلتم أي بيغمبر إخوي صلى الله عليه وسلم أنبئني عن أمر إذا عملت به دخلت الجنة دفرمي قلتم أي بيغمبر إخوي صلى الله عليه وسلم شتيكم بيبلي أجر من أوشتم كرد بهوي أوشتوا بسم بهشتوا إخوي قرب مخاطب بهشتوا بيغمبر فرمي صلى الله عليه وسلم أفشي السلام سلام بلاوكوا سلام كلا خلق با خلق لدست زمانت أمين بيت سلام لخلق بك وأطعم الطعام وهروها خوراك بدا بخلق يارمتي وهاوكاري خلق بك وصيل الأرحام وبيوندي خزماتي سلي رحمة جيب جيبك وقم بالليل والناس نيام فرمي لكاتك ذاك خلق خوتو ونويشبك واتا شو نويشبك بهوي أو صفتانة وكأوانة جيب جيبكي رسول الله فرمي صلى الله عليه وسلم تدخل الجنة بسلام دەچێنا و بەهەشتەوە زۆر بە سەلامەتی دەچێنا ئەو بەهەشتە کە هەر سەلامی لێیە دەچێنا ئەو بەهەشتەی کە ئینسان تێیدا سەلامەتە لە هەموو ناڕەحەتی و کەم و کڕیەک دەچێنا ئەو بەهەشتە خوای گەورە دەخاتە ناو بەهەشتەوە بەهۆی چیەوە بەهۆی ئەو سیفەتانەوە کە یەکێک لەو سیفەتانە پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم پەیوەندی خزمەتی بگەیەنە بەهۆی ئەو سیفەتانەتەوە خوای گەورە دەخاتە ناو بەهەشتەوە ئەو بەهەشتەی کە ئەمن و ئەمانەت و هەروەها سەلامی لێ و فریشتەکان سەلام لە ئینسان دەکەن ئینسان تێیدا سەلامەتە کەواتە پەیوەندی خزمەتی گەیاندنی پەیوەندی خزمەتی و سلەی ڕەحم هۆکارێکی گرنگە بۆ چوونە بەهەشت و بۆ لێخۆشبوونی خودای پەروەردگار لە فەرمایشتێکدا کە ئیمامی موسلیم ڕێوەتی دەکات پێغەمبەر صلی الله عليه وسلم بەسەر هاتێکمان بۆ باز دەکات کە ئەبی هورێرە بۆمان دەگەڕێتەوە دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی پیاوێک لە شارێک و لە دێهاتێک و لە ئاواییەک دەچێت بۆ سەردانی برایەکی کاتێک کە دەچێت بۆ سەردانی ئەو برایی لەو دێهاتە خوای پەروەردگار فەریشتەیەک دەنێرێت لەسەر وێنەی ئینسانێک بۆ ئەوەی کە تاقیب کاتەوە و بۆ ئەوەی کە ئێمەش دەرسوپەندی لێوەربگرین و بزانین خۆشەویستی لەبەر خوای گەورە و گەیاندنی پەیوەندی خزمەتی و سیلەی ڕەحم لە لای خوای گەورە چەندە گەورەیە دەفەرمێ ئەو فەریشتە دەچێتە سەر ڕێگای ئەو پیاوەی لێی دەفرسێت پێی دەڵێت چیم ئەینە توریت ئەی فڵان کەس ئەوە چیت دەوێت بۆ کوێ دەچێت بەرەو کوێ دەچێت ئەو پیاوەش دەڵێ دەسمە ئەو دێهاتە سەردانی برایەکەم دەکەم بۆ سەردانی برایەکەم دەچم ئەو فەریشتە پێی دەڵێت ئایا هیچ پێداویستیەکەت نییە لەوێ کە بچی بۆ ئەو شوێنە یاخۆت هیچ ئیش و کارێکی دیکەت نییە کە دەچی بۆ ئەو شوێنە بۆچی ئیشێکی دیکە ناچی هەر تەنها بۆ سەردان دەچی ئەو پیاوەش دەڵێت تەنها بۆ ئەوە دەچم کە سەردانی ئەو برایەم کەم لەو دێهاتەدا تەنها بۆ ئەوە دەچم کە لە پێناوی خوای پەروەردگاردا ئەو پیاوەم خۆش دەوێت سەردانی دەکەم و هەواڵی دەپرسم ئەنجا دەفەرمێت قال فإني رسول الله فریشتەکە پێی دەڵێت ئەمن نێردراوی خوای پەروەردگارم خوای گەورە ناردومی بۆچی ناردومی بۆ ئەوەی کە هەواڵت پێ بدەم دەفەرمێ فإني رسول الله إليك بأن الله قد أحبك كما أحببته فيه دەفەرمێ هەواڵی پێدەدات پێی دەڵێ من نێردراوی خوای پەروەردگارم بۆ لای تۆ بۆ ئەوەی کە هەواڵت پێ بدەم لە خوای پەروەردگارەوە تەبعاً خوای گەورە دەینێرێت هەروەکو چۆن ئەتۆ ئەو برایەت خۆش دەوێت لە پێناوی خوای پەروەردگاردا سەردانی دەکەی و هەواڵی دەپرسی
بۆ ئەوەی کە پێت بڵێم و هەواڵت پێ بدەم خوای پەروەردگاریش ئەتۆی خۆش دەوێت وەکو چۆن ئەتۆ ئەو کەسەت خۆش دەوێت کەواتە سەردانکردن و گەیاندنی پەیوەندی خزمەتی و برایەتی دەبێتە هۆکاری ئەوە کە خوای پەروەردگار ئینسانی خۆش بوێت ئینسان ببێتە خۆشەویستی خوای پەروەردگارش بۆیە بەڕاستی خۆشەویستی لەبەر خوای پەروەردگار گەیاندنی پەیوەندی خزمەتی و سەردانکردن یەکێکە لەو هۆکارانەی کە دەبێتە مایەی خۆشەویستی خوای پەروەردگار و دەبێتە مایەی چوونە بەهەشتی خوای پەروەردگار کەواتە بەڕێزان دەرەنجامی کۆتایی ئەو بابەتەش ئەوەمان پێ دەڵێت بەڕاستی ئینسان کە تەماشای ئەو فەرمایشتانە دەکات وا بۆی دەردەکەوێت کە ئینسان ئەگەر پەیوەندی خزمەتی سلێ ڕەحم بگەیەنێت چاکەکار بێ بەرامبەر بە خزم و کەسوکاری کە چاکەکەی بۆ خۆمانە هەر لە دنیادا بەڵام خوای پەروەردگار لەو کەسە خۆش دەبێت ئەو کەسە دەبێتە خۆشەویستی خوای پەروەردگار خوای گەورە ئەو کەسە دەباتە بەهەشتەوە ئەو کەسە عمری درێژ دەبێت واتە عمری پڕبەرەکەت و خێر دەبێت ئەو کەسە ڕزق و ڕۆزی زیاد دەبێت کاکە گەیاندنی پەیوەندی خزمەتی دەبێتە مایەی فراوانبوونی ڕزق و ڕۆزی دەبێتە مایەی ئەمن و ئەمان دەبێتە مایەی ئاوەدانی بۆ ناو کۆمەڵگا لە سەروی هەمویانەوە ئەو کەسانە سەرفرازن کە پەیوەندی خزمەتی دەگەێنن خوای پەروەردگار بە لوتف و کەڕەمی خۆی بمان گەڕێ لەو کەسانەی کە چاکەکارن بەرامبەر بە خزم و کەسوکاریان و سیلەی ڕەحم دەگەێنن ئەو سیلەی ڕەحمە شەفاعەتمان بۆ بکات لە لای خوای پەروەردگار خوای پەروەردگاریش بە لوتف و کەڕەمی خۆی بمان گەڕێ لەو کەسانەی کە سەرفراز و عاقبەت خێر دەبن لەسەر ئەو دینە پیرۆزە بمان ژێنێت لەسەر ئەو دینە پیرۆزەش بمان برێنێت ڕازاوەمان کا بە سیفەتە بەرزەکان و سیفەتە جوانەکان خوای پەروەردگار سەرفراز و عاقبەت خێری دنیا و قیامەتمان بکەی آمين وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.